سوزلي سوزلي جنجان وجنجانكم هي سوزي مالكم هي لدواي بالايتو جانكم هي دشتو شوراكم هي سوزلي 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 هي سوزي جانكم هي لدواي بالايتو سوزلي زينب زينب بلا قربان عمري من طلب خوش السكرتير محيا أظن خواه إن خوش كان بوك كانوا لك أنت تدو ساتشون فيك أما جنابتي قول هني غير دولة بدك بقربان بخوايتر نك نك زينب ورا إيش يزوزر من كذا باش قربان ودي ورا زينب ورا داش دكتور جان الله مش دايزو خوشت فيها مش دم بي لباكتا دي الله قربان وين داخوازي جنبوكي من جاريش عقل بيت مو داخوازي بوتو بو اوي اخي جاوتي 4 ساڵێک ترما خۆشە بێ پێوتی بە شەرەفم نایناسن اي هاوا واز لەوە بێنە لەمە دوان نەخۆشی زیاترمان بۆیت شلون يعني؟ چی یانی چۆن من نەخۆشی زۆرمان بۆیە نەپژمیت جارێ ئەو پژمەیە لە عیادێ هەر مەمنوعە بۆ تێناگەی چی بکەمە دەست خۆم نییە وەڵاهی مێشکم تەواو بەس لێو تێناگەم مێشکە ئیفلیژ وەزای ماوەیەکە بەخوایە نازانم من ئەڵێم نەخۆشی زیامان بۆیت آخر يعني شلون؟ من پرسیارێکە دەکەم فهم بزانم پارە یانی چی پارە چییە وەڵا پارە لای زۆر کەس هەموو شتێکە دەمنێت ئەو مەبەستەکەمە لەمە دوا پێویستەکان نەخۆشی زیاد بۆ بێت ئێرە ئەوەی کەوا پارەی زیاترمان دەستکەوێت ڕاست و ڕەوان پێ بڵێم یەک قەتع ئەرزی گەورەم پیاکردوێت لەگەڵ دووسێ دکتۆری برادەرمە 180 دەفتەرم هەیە دەوری 30 دەفتەرێکم لێ بڕاوە ئیکەم بە کۆمەڵگای پزیشکی دکتۆر گیانە وەڵی کەم کێشەیە گەورەت هەیە بەس لە خزمەتان تۆم زۆر خۆشەوێ ینی قەتع ئەرزێکم هەیە بۆ تەفرۆشم پیف جا قەتع ئەرزەکەی تۆ وا دەفتەری دوانی کرد ئەوە دادی من نایە باوش شاری پزیشکی دروست کەمەوە کۆمەڵگای پزیشکی ئای پارە فڕێ لەمە دوا مەقسەدم ئەمەیە یەک نەخۆش ئیزم نایت من خۆم باتنی نیم مایەسیری بۆیکی تەجروبە بووم باشە یەک کەس ئیزم نایت بەخوا دان دەرەیەن اینجا یەک شتی زۆر مهم هەیە زەینەب بۆی تۆ تۆزێ مێشکت بکەرەوە ئاگال لە من بێت جێژە نەخۆشێکی کرد دەژورۆ نەیڵێ لە 3 دقە زیاتر بخایەنێ دانێ چکە فەڵک بکە بەدوایە بۆی من ئەو ئیسم بم ئەو حرەکە سەریع دروست دەبێت پارەیە تای پارە ئەڕژێت 200,000 بۆ تۆسیاکەم چی لێ بکەم خەندار 200,000 نەپژمە چی بۆ قسە ناکەی دە قسە بکە وەڵاهی لە قسەکان تێناگەم تۆ بەڕاستە بۆ خراپە وتووە کوربابم بە پارەی حرام چۆن ژیانی خۆم تێکەدەم وەرە بابە جا تۆگە تۆزە بۆرە خزمایەتێک نەبووە من هەر ئەستا من هەر چمە زورم دانیشم سڕی حیاتی باسکەم تۆ تەوێ خەڵکە ڕۆژوڕتت بڕوتێنی تۆ لە پێناو کڕینی ملکێک جاگەر مەمنونیش نەبێ خۆ نایکەم هەموو کەس و کارێک کرد بە واسە تا تەعیرم کردی ئەی چی جوابی خۆ ئەدەیتەوە لەو دنیا کاکە ئەو خەڵکایەتە سەر سوڵە بەرخاتری ملکێک لە بەخاتری مەسلحەتی خۆت مەمنونیش نەبی تێگەیت وەرە ناگەم بڕە خۆ حافیز بستبێنە سکرتێرێ بانەکەم تێگەی 50,000 تۆ بێت کوڕی باوکی خۆم نەبم ئەگەر لەگەڵ دکتۆرێکی بێویژدانی وەکو تۆ کار بکەم بای دکتۆری بێویژدان وەرە ناوێت دەبڕۆ بای سکرتێری نەفامی بێعەقڵ خۆش بوو بای هەی دکتۆری سەر لێ شێوا و جێگات جەهەنەمە ئینشاءڵڵا وەرە دەبڕۆ کوڕی نەکەی جنێوی پێنەی بەرخۆ دەکەوێت خزمە بێعەقڵ